زۆر خواردنەوەی کافاین و زیانەکانی چین. کافاین مادەیەکی هەندەرە کە ڕێگە لە نیشانەکانی خەو لە مێشکدا دەگرێت، بەڵام خواردنەوەی بە بڕێکی زۆر دەتوانێت ببێتەوەی دڵڕاوچێت لەرزین سستبوونی کاردانەوەکان و بڕیاری خراپ. توێژەرەکانی زانکۆی لۆڤ بۆرۆ بۆیان دەرکەوتووە ئەو شۆفێرانەی بڕێکی زۆر لە کافاین دەخۆنەوە مەترسی توشبوونیان بە ڕووداوەکان زیاترە و تەندروستیان خراپترە. لای خۆیانەوە شارەزایانی ڕێکخراوەکانی سەلامەتی ڕێگەوبانیش دەڵێن زۆری کافاین دەبێتەوەی تێکچوونی بینین لەرزینی دەست و سەرێشە و هەموو ئەمانش کۆنتڕۆلی ئۆتۆمبیل سەختتر دەکات. هەروەها ناوەندە تەندروستیەکان بڕی 400 میلیگرامیان وەک ڕێژەیەکی گونجاوی کافاین بۆ بەکارهێنانی ڕۆژانە بۆ کەسێکی پێگەیشت و پێشنیاز کردووە، بەڵام زۆرێک لە خەڵک بە ئاسانی لەو ڕێژەیە تێدەپەڕن. لە کۆتاییدا پزیشکان دەڵێن کە هەموو کەسێک بە تایبەت شۆفێران پشووی تەواو وەربگرن و گوتوشیانە خەوی باش هیچ جێگرەوەیەکی نییە و هۆشداریش دەدەن کە نابێ هەرگیز کافاین جێگەی پشووی ڕاستەقینە بۆ شۆفێران بگرێتەوە.